نهاشي جبوكو آخبتنا خبك هوال أبو بكر فارزقه سليماني بناوي خوای گەورە لەسەر قەندیل و شاهۆ و نەکەرۆز ئەڵێم گەلی کورد نەورۆستان پیرۆز لە ئامەدی ڕەسەنەوە لە ئامەدی دێرینەوە لە ئامەدی بەرخودانەوە لە ئامەدی ئاشتی و ئازادی و دادپەروەری و ئاوەدانی و بەردەوامی خەباتی مەدەنی و تێکۆشانی نیشتیمانیەوە پەیام و پێزانین و پیرۆزبایی و پشتیوانی سلێمانی سەنگەری یەکەمی خەباتی نیشتیمانی کوردستان و پەیامی باشووری کوردستانتان پێشکەشەکەم پیرۆزبایی نەورۆزی ئازادیتان لێ یەکەم ئومێدەکەم ئەم بۆ نەخۆشەی کورد ئەم جەژنە بەرز و پیرۆزەی کورد ئەم سەری ساڵی تازەی کوردیە سەرەتایەکی گرنگ بێ بۆ بەدەومەوە چوونی ئاشتێکی شکۆمەندانەی شەرەفمەندانە کە تایە ئاشتی سەرکەوتوو بێ کورد بە درێژایی مێژوو ژیانی خۆی وەکو نەتەوەیەکی هەر ڕەسەنی ئەم ناوچەیە بەخەم و بەدەمی ئاشتیەوە بووە هەموو کات کورد بەشێک بۆ لە چارەسەری کێشەکان بەشێک نەبووە لە خودی کێشەکان کورد ئاشتی وەکو ستراجی سەیرەکە نەک وەکو تاکتیک وەکو ئامان سەیریەکە نەک وەکو ئەمڕازێکی ڕاگوزەر بۆیە ئومێدەکەم هەموو هێزەکان لە ناوخۆ دەوڵەتانی ناوچەکە ئەم دەوڵەتە بەڕێزانە وە کۆمەڵگای نێودەوڵەتی کورد وەکو بەشێک لە ئێسکە پەیکەری ئاشتی و سەقامگیری و ئاسایش و ئابوووریەکی لەنگەرگرت و سیر بکەن نەک وەکدار دەست و گۆچانی دەستیان کە بۆ خۆراقێکی ڕاگوزەر بیانەوێ بەکاری بێنن لێرەوە پێشوازی لە دەست پێشخەری ئاشتی و شارەسەرسازی یەکەم خۆشحاڵم کە هەموو لایەک بەم گیانە بەرزەوە بەدەم پارتیەوە بە شارەداریەکانەوە بە هاونیشتیمانانی خۆشەویستمانەوە لە باکوور لێرەوە پەیامی پیرۆزبایی و پشتیوانی نەورۆز و شارەسەرسازی خۆرهەڵاتی کوردستان و باشووری کوردستان و خۆراوای کوردستان و ڕەوەندی کوردی و کورد لە هەر شوێنێکی ئەم دنیاە پێشکەش بە باکووری بەرخودان و ئاشتی و ئاوەدانی یەکەم ئومێدەکەم ئەم نەورۆزە ببێ بە نەورۆزی سەرکەوتن ببێ بە نەورۆزی یەکگرتن ببێ بە نەورۆزی خۆڕی خستنەوە و خۆیەک خستنەوەی وتار و کردار و خەبات و پەیام و ستراتیژی نیشتیمانیمان نا بۆ شەڕ بڵێ بۆ ئاشتی ئازادی بۆ ئۆژالان ئازادی بۆ دەمرتاش ئازادی بۆ کورد ئازادی بۆ کوردستان ئێوەی خۆشەویستیش شاد و سەربەرز و سەرکەوتوو بن پیرۆزبایی سلێمانی و باشووری کوردستانتان پیرۆز بێ gelek spas ji birêz heval Ebûbekir parêzgarê Silêmanê carek din Newroza wan pîroz bikim.